Ama nereden? Sistema Gorra. Tak, doktor. Çok rahat. Aha. Doktor abi. Baş. Geçsin. كل غدنا فريدة نشي أو حاجة. خلال أري استبدأت الشر دكتور كمينيا دوستان همون لایکتان زور بخیر بن همون لایک زور بخیر بن زور سپاس کلو گرمای هاوینه دا ازیتان دا برخوتان و بجدار بون ل سمیناری کی گرینگ لای ام لای انستیتوژینه و گسه پیدان که اتوانم بلم کاک حسینی کرنجات ئەو 7 ساڵ زیاترە بە بەردەوامی ساڵانە چەند جار لەسەر ئەو فایلە ئیش دەکات ئەوەی کە ئێستا پێشکەشی دەکات کە ڕاستیدا بەشێکی زۆری ئاشنایە وەکو پرۆسەیەکی دراساتی بەردەوام لەسەر ئابووری کوردستان و دەراوی شتەکانی زۆربەی ئێوە و دۆستانن کە لەگەڵ کاری ئەنستۆ ئاشنان بەس ئەمڕۆ پێشی دەست بەکارکەین کاک حوسێن هەر پێشنیاری وا بوو کە لەمە دوا دەبێمە لە هەموو سەمینارەکان باس لە ئەهەم استراتیژی ئەنستۆکەمان بکەین کە لە 4 بواری دیاری کراوە ئابووری پەروەردە سیاسەت و کێشە کۆمەڵایەتەکان بەپێکاتە کۆمەڵایەتەکانی کوردستانیش ئەو 4 فایلە بەردەوام لە ئەنستۆی تۆژینەوە گەشەپێدان کاری لەسەر دەکرێت و بەرپرس و ئەو تۆڕە ئاکادمی کە هاوکارمانن لێرە و هەندێک لە دەرەوەش وردە وردە بێ جاریوا هەیە بە دراسات بێ و هەندێک بەکاری سەمیناریش فایلەکان دۆڵەمەند و دۆڵەمەندتر دەکەن هەدەفی ئەنستۆی تۆژینەوە گەشەپێدان
لە حەقەدا یارمەتیدانی نوخبەی سیاسی لە کوردستانە و لە ناو نوخبەی سیاسیش نوخبەی وڵات بەڕێوەبەرە تا بەشدار بین لە دروستکردنی ئەو سیاسەتەی کە لەسەر بنەمای واقعی و بە تەعم و یان بە پشتیوانی علمی دادەڕێژرێت. بەداخەوە لە کوردستان ئێمەدا لە تاکو ئێستاش سیاست لەسەر مێزی کۆبوونەوە بە خێرایی لە هەموو بوارەکان بڕیاری لێ دەدرێت و زۆر جار زەرەری یەکجا زۆر گەورە تووشی حکوومەتی کوردستان دەبێت کە باجەکەی هاوڵاتیان دەیدەن، اقتصادی وڵات دەیدا، سیاسەتی وڵات دەیدا، نەوەکانمان لە پەروەردەیەکی باش ناکرێنەوە. هەموو ئەو حەقیقەتە دەرەخان کە کوردستان دەبێت بێتە سەر ئەو شێوازە نوێیە لە کوردستان لە دنیادا کە بەڕێوەبردننی وڵات بە ناوەندەکانی دیراسات و تینگتانک و مەراکز زانکۆ دەبێت لەوێەوە فکر دروست بکرێت، لەوێەوە تەقیمی سیاست بکرێت و لەوێەوە پرۆژەی بەڕێوەبردننی وڵات پێشنیار بکرێت. دوایی فەرمانڕەوایانی سیاسی ئەتوانن بە دەخل و تەسەڕوفی خۆیان بیکەن بە بنەمای بەرەوە پێشەوەبردننی وڵات. من لەوە زیاتر ناڕۆم، کاک حوسێنی کوردنەژاد لەوە بۆ ئێوە لەوە ئاشناترێکە بیناسێنم. جا لەوەی کە تێکۆشەرێکی سیاسی دێرینە اختصاسی ئەو لە بواری ئابووریە و ئابووری کوردستانی کردو بە کاری سەرەکی خۆی کە ئێستا ئێمە بەرهەمەکەی بینین. کاک حوسێن زۆر سوپاس و لە خزمەت داین کە سەمینارێکی خۆت پێشکەش یەک پێشنیارم ماوە ئەو ژەوەیە لە کۆتاییدا ئێمە تەنیا هەوڵدەین تەنیا پرسیار وەربگرین تا دراسەکە کۆڵتر بێت. دوای ئەگەر پێشنیا مداخلەی دقیق لەسەر مەوزوعەکە هەبوو ڕێگە بۆ دەکەین. فەرموو کاک حوسێن. ئەمن لەوێ لە خزمەت لێمە. سلااو و ئێوارێ باش. خۆم بە سەرفەراز دەزانم کە تەشریفتان هاتووە لە خزمەتتاندا دەبین بۆ پێشکەشکردنی ئەم مناقشەیە کە تقریبەن دەتوانین بڵێین بە بیرڕای زۆر لایەن مناقشەیەکی گرینگە بە نسبەتی بارودۆخی کوردستان. سپاسی زۆر بەڕێز کاک سەرۆقادر بەرپرسی ئانیستۆ دەکەم بۆ ئەو ناساندنەی. لە باسی ئەو ڕوودا کە سەردێرەکەمان وەکو سیاسەتی ئابووری قەیران و هەڵسانەوە دەستنیشان کردووە، ئەمن هەوڵ دەدەم باسی پرۆسەیەکی سەردەست لە ژیانی ئابووری سیاسی کوردستاندا بکەم. لە تەنیشتی ئەوەدا باسی سێ پرۆسەی هەوکاتی دیکە بکەم. پرۆسەی سەردەست کە دیاریکەری زۆر شتی کۆمەلگای کوردیە، پرۆسەی کۆکردنەوەی دەستەڵات و سەرمایە و سامانە. سێ پرۆسەکەی دیکە سێ پرۆسەی ڕقەبڕایەتی کە لەسەر ژیانی ئابووری سیاسی ژیۆپۆلیتیکی کووردا کارتێکەریان هەیە. پاشان باس لە ستراکچەرێک دەکەم، ستراکچەرێکی بریاردەر لە چارەنووسی میلەتاندا بە تایبەت لە ماوەی دوورودرێژدا کە بە دوور چاو لێ بکەین. ئەوەش ستراکچەری دێمۆگرافیکی وڵاتانی جیاوازە. پاش ئەوە سێ ئاکتۆران دەستنیشان دەکەم بۆ کە ئەو ئەکتۆرانە دەتوانن هەنگاو هەڵبێنن و بۆ چارەسەری پرسەکان. پاش ئەوە کە ئەو پرۆسانە باس کرد، ئەو ئەکتۆرانم باس کرد، باسی ئەو ستراکچەرم کرد، پاشان دەمە سەر جۆرێک لە پێشنیار نەبەوە کە چ بکەین بەڵکو بۆوە کە چۆن بیر بکەینەوە و لە کۆتاییدا هەوڵ دەدەم ئەو چەند خاڵانە لە یەکتری گرێ بدەم بتوانین نەتیجەیەک وەرگرین. ئەمڕۆ لە کە باس لە سیاسەتی ئابووری دەکەین،
لواقعی ژیانی ئابووری سیاسی لواقعی ژیاندا ئابووری و سیاست و ژیۆپۆلیتیک ئەو سێ بابەتە لە یەک گرێدراون کارتێکەریان هەیە لەسەر یەکتر یان یەکتر بەهێز دەکەن یان یەکتر لاواز دەکەن تقریبان ئاوێنەی یەکترن پەیوەندیان هەیە ئەوەی کە بە ئینگلیسی پێ دەڵێن interrelated بۆیە دەبێ چوارچێوەیەکمان هەبێ تاکو بتوانین وەک پێوەر ئەم سێ چوار لایەنە ڕێک بخەین یعنی دەبێ پێوەرێکمان هەبێ ئەو دەین پرسیارەوە دەبێت کە ئەو پێوەرە چییە بۆ مناقشەی ئەو سێ بابەتە ئەو سێ بۆعدی ژیانی ئێمە ئەوە بۆ خۆی پرسیارێکی جددیە ئەم پێوەرە هیچی تر نییە جگە لەو پێوەرە باقیەکە لە واقعی دنیای ئێمەدا هەیە ئەوە کە پێناسە دەکات باقی دنیای ئێمەی پێناسە دەکات ئەوەش بریتیە لە مۆدرنیتە ئەمەش نەک مۆدرنیتە وەکو پرۆسەیەکی سۆسیۆلۆژیک بەتەنیا بەڵکو مۆدرنیتە لە هەموو بۆعدەکانی خۆیدا بۆ ئەوە کە مناقشەکە زۆر لە دەستمان دەرنەچێ مۆدرنیتەی لەو بەحسەدا لە دوو خاڵاندا گرێ دەدەمە ژیانی کوردی لە دوو خاڵاندا یەک خاڵی سیاسی و ژیۆپۆلیتیک دوو لە خاڵی ئابووریدا کە هەردوویان پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە دەگەڵ یەکتری لە کە دەمانەوێ پەیوەندی بدەین پرسی مۆدرنیتەی بە ئابووری یەک خاڵ زۆر زۆر بەرجەستە دەبێ ئەوەش ئابووری بازارە کە بەشێکی نەپچراو لە مۆدرنیتەیە ناتوانانی مۆدرنیتەت هەبێ ئەگەر ئابووری بازارت نەبێ لەوێدا ئەوە خاڵێکە دەروازەیەکە بۆ ئێمە بۆکە بینە ناو مناقشەکە و مۆدرنیتەی گرێ بدەین بە بارودۆخی کورد یەک لەو کەسانە کە پێناسەیەکی کۆنکرێت لە مۆدرنیتە دەداتە دەست پرۆفسۆر دۆگلاس ڕێی لە زانکۆی یەیلە بەو جۆرە بازاری ئابووری بازاری پێناسە دەکەن یەکێک لە تایبەتمەندیەکانی ئابووری بازار بریتیە لە مێژووی پر لە شکەست سەرکەوتن ئابووری بازار سەرمایەی کەلەکە دەکە بۆ وەگەرخستنەوەی دووبارەی بۆ بەرهەمهێنانی سامانی تازە لە زەمین و بەستێنێکی پر لە ڕەکەبرایەتیدا کەوا بوو ئابووری بازار سەرمایە کەلەکە دەکات بۆ ئەوەی کە وەگەرخستنەوەی دووبارە بکات مەبەستش بەرهەمهێنانی سامانی تازەیە کۆنتێکست و بەستێن لە بەستێن و زەمینێکی پر لە ڕەکەبرایەتیدا ئەو سێ چوار پێوەرانە ڕێنوێنن بۆ کە ئێمە کە باس لە ئابووری بازار دەکەین لە کوردستان بزانین لە کامە بەشەکاندا چیمان کەمە
لێرەدا سێ پرۆسەی ڕەکەبەرایەتی کە کارتێکەریان هەبووە لەسەر شکلگرتن و فۆرمی ئەو فۆرمەکە ئەوڕۆ لە بازاری لە ئابووری کوردستاندا هەیە لەسەر ئەو سێ پرۆسەی ڕادۆست. سێ پرۆسەی ڕەکەبەرایەتی بوونی هەیە لە ژیانی ئێمەدا. یەک ڕەکەبەرایەتی کورد لەگەڵ بەغدا، ئەو پرۆسەیەکە کە هەیە هەبووە ئێستاش هەیە بەردەوام، کە جەوهەرەکەی بریتیە لە ئەو مێکانیزمەکە لە ئینگلیسی پێی دەڵام پول ئەند پوش. ئەوە نیە ئەوان پاڵی پێوە دەنێن و ئەمە پاڵی پێ ئەمە دەمانێت زیاتر دەستکەوتمان هەبوو، ئەوان دەیانەوێت ئێمە کەمتر دەستکەوتمان هەبێت. ئەو ڕەکەبەرایەتیە لە نێوان کورد و بەغدادا ئەوە یەکێک لە پرۆسەکانە. لەبەر جێگیر نەبوونی سیستم و ژیانی مۆدێرنە لە کۆنتێکستی ژیانی ئێمە لە وڵاتی عێراقدا دەستکەوت دێت و دەڕوات. ئەوکە هەموو جارێکە دەستکەوتت بەدەستدێنی بە زۆری بەدەستی دێنی، بە هێزەوە بەدەستی دێنی. هەنگاوی ڕێفۆرم نییە کە ببتە بەشێکی سروشتی لە سیستمی وڵات و بمێنێ. و ئەم کەشمەکەشە بەردەوامە. یعنی ڕەکەبەرایەتیکمان هەیە، ڕەکەبەرایەتیکمان هەیە لە نێوان کورد و عێراق، ئەوە یەکێک لە پرۆسەکە. پرۆسەی دووهەم ڕەکەبەرایەتی نێوان کورد و وڵاتانی جیرانە، ئەوەش کارتێکاری هەیە لەسەر ژیانی ئێمە، چه ئابووری بێت چه سیاسی. لەبەر ترانسناشنال بوونی پرسی کورد، لەبەرەوە کە پرسی کورد سنوور بەزێنە، ئەو پرۆسی ڕەکەبەرایەتیە ڕەکەبەرایەتیەکی ستراکچراڵ ڕیشەیە لە نیزامی ئەم ناوچەیەدا کە ئەمە تێدا دەژین. یعنی بەو ئاسانیە لە نێو ناچێت. ریشەی ئەم ڕەکەبەرایەتیە ئەوەی سێهەم، پرۆسەی سێهەمەکە بریتیە لە ڕەکەبەرایەتی نێوخۆیی کوردی، کە ئەمن هیوادارم سرنجی ئێوەی ڕابشێشم زیاتر دیقەت لەو خاڵەدا بکەین. کە دەبێت زۆر جێبایەقی ئێمە بێ، بۆ ئێمە چارەنووسسازە ئەو ڕەکەبەرایەتی نێوخۆیی کوردی چۆنە دەبێتی دەگەڵ بکرێ دەگەینەچوو. ریشی ئەم ڕەکەبەرایەتیە جگە لە خلافاتی سیاسی ئەحزاب کە ئێوەی بەڕێز لە من زیاتر دەزانن لە دەیەکانی ڕابردوودا، مەبەستی سەرەکی من لێرەدا ئەوەیە کە قامک لەسەر خاڵێکی ئەو ڕەکەبەرایەتیە دابنێن کە لە دوای 1991 کورد ناوچەیەکی پان و بەرینی دەست دەکەوێت، بڕۆکراسی حکوومەتی مرکزی لە کوردستان دوور دەکەوێت و کورد ڕووبەری ئەو ئەرکە دەبێت کە دەبێت بڕۆکراسیەکی جێگرەوە دابمەزرێنێ و ئەو ناوچەیە ئیدارە بکە. لەو ڕۆڕە لەوێ ڕۆژێرا پرۆسەیەکی ڕەکەبەرایەتی لە نێوان ئەحزابی سیاسی چەکداری کوردی دەست پێ دەکات کە کێ بریاردەرە، کێ حاکمە و کێ دەبێ ئاغای ئەو مەیدانە بێ، ئەو پانتاییە بێ کە بە چۆلی بۆی هێشراوە. جێگرەوەی بڕۆکراسی بەغدا بێ، کێ ئەو کارە بکە، کێ سەرۆکایەتی ئەم پرۆسەیە بکە. ئەو خاڵە دەبتە پرسێکی سەرەکی لە سیاسەت لە ژیانی کوردیدا. پرۆسەیەکی کۆکردنەوەی نفوس، دەستڕۆشتوویی، سەرڕەت، سامان دەست پێ دەکات لە نێوان ئەحزاب و هێزەکانی کوردیدا. لەوێدا سیستمی 50 بە 50مان هەبووە لەگەڵی ئاشنان،
لەوێدا ئەو ڕاوتە کە هەتا ئێستا پێدا ڕۆشتووی ئەو پرۆسیرەکە بەڕایەتیە دەبێ وەکو سەرەکیترین پرۆسەی دیاریکردنی باری ئابووری و سیاسی کوردستان چاوی لێ بکرێت. پرسەکانی تر لە کۆمەلگای کوردی باسی هەر پرسێکی دیکە بکەین لە ژێر سێبەری لە خوارەوەی ئەو پرۆسە سەرەکیەدا لە ئەجندای سیاسیدا هەمیشە جێیان گرتووە. سەبارەت بەم پرۆسەیە سێ خاڵ زۆر گرنگن. یەکەم پرۆسەی ئەکمولەکردنی سەرمایە، کۆکردنەوەی سەرمایە، دەستەڵات بەشێکی سروشتیە لە گەشەی میلەتان لە دەستپێکی سەرهەڵینانیان لە ژێر دەستیەوە. گشت میلەتانی ترش بەم جوورە بوونە. بە گشتی ئەو پرۆسەیە لە دەستپێکی خۆیدا لەسەر زەمین و بەستێنێکی بێیاسا یان لە ڕووی یاسایدا لاوازدا بەرەوە دەچێت کە وابوو بەشێکی سروشتیە. دووهەم میلەتانی سەرکەوتوو ئەوانن کە لە دوای ماوەیەک توانیویانە ئەم پرۆسەیە بخەنە ناو چوارچێوەیەکی ئینستیتوشناڵ و یاسایی. ئەم کارەی دەکەنە ئەجندای سەرەکی سیاسەتی خۆیان و هاوفکریەک پێکدێنن لە ناو هەموو ئەحزاب لە ناو هەموو هێزەکانیاندا لەم ڕوویەوە کە دەبێ ئەم پرۆسەی کۆکردنەوەی سەرمایە دەستەڵاتە بخرێتە ناو چوارچێوەیەکی یاساییەوە. خاڵی سێهەم ئەوەی ئەم خاڵە لە خاڵەکانی تر گرنگتر دەکات ئەوەیە کە ئەم خاڵە دەرگای نفوز لە نەیارانی کورد دەکاتەوە. ئابووری لە ڕووی وانگەی ئابووریرە ئەگەر ئەم پرۆسی بەدی قەت چاوی لێ بکەین دەبینین ئەوە ئەم ڕقەبەرایەتی ناوخۆییە کە دەرگا بۆ نەیارانی کورد دەکاتەوە. نەیاران دەستیان دەگاتە نێو مەیدانی کردی سیاسی کورد. ئێمە کە دەبێت لە ماڵی خۆماندا حاکم بین ئەو حاکمیەتەمان ناچەسبێ. کورد نابتە ماستر و ئاغا و دەستڕۆشتووی خۆی لەسەر خاچی خۆیدا و مەیدانی کردی سیاسی خۆیدا. ئەم نفوزی بێگانەیە ڕێگا نادات کە سیاسەتی کوردی بتوانێت پرۆسەی کۆمکردنەوەی دەستەڵات بخاتە نێو چوارچێوەیەکی یاساییەوە. ئەم نفوزە خۆی دەبتە کۆسپێکی گەورە لەسەر ڕێگای ڕێفۆرم ئەوەی پێی دەکوترێ ئینستیتوشناڵ ڕێفۆرم. لێرەدایە کە ژێوپۆلیتیک و مۆدێرنیتە بۆ ئێمە گرنگ دەبێت. ئەوە یەک لە خاڵەکانی پەیوەندی ژیانی مۆدێرنیتەیە لەگەڵ وەزعیەتی ژێوپۆلیتیکی کوردی. لەبەر ئەوە کە ئەو ڕێفۆرمی ئینستیتوشناڵ و یاسایی کە کورد لە ناو ماڵی خۆیدا دەکا گرنگیەکی زۆر بەرچاوی هەیە لەو ڕوویەوە کە دامەزراندنی سیستم لە ناو خۆماندا دەرگای پشتیوانی دەرەوەمان بۆ دەکاتەوە. یعنی پشتیوانی دەرەوە و دەستخستنی هاوپەیمان مەرجێکی ئەوەیە کە لە ناو خۆماندا بتوانین وڵاتی خۆمان لە ڕووی ئینستیتوشناڵ لە ڕووی یاساییرە ڕێک بخەین. یعنی ئەگەر لەو ئەرکەدا سەر نەکەوین
و دەستخستنی هاوپەیمان پەیداکردنی هاوپەیمان ئاسان نابێ. لەبەر ئەوە کە ڕێفۆرم باری یاسایی بۆ دامەزراندنی سیستم گرنگە، دامەزراندنی سیستم بۆ پشتیوانی دەرەکی مەرجە و بە پێچەوانەشەوە و بە دابینکردنی ئەم دوانەیە کە ئێمە دەتوانین پرسی ڕزگاری خۆمان پێشکەین. حاڵەتی دووهەم کە مۆدرنیتە گرنگ بوونی خۆی نیشان دەدات لە پەیوەندی لەگەڵ بازاردایە و ئابووری وڵات. بۆ ئەم مناقشەیە پێویستە بە تێگەیشتن لە چەند چەمکی سادە دەست پێ بکەین. یەکێک لەو چەمکانە چەمکی ئانترپرۆنۆرە. ئەگەر تەرجمەیەکەین بە کوردیەکی سادە دەڵێن چالاکی بازار. یەکەم جار کە ئەو چەمکە هاتوتە ناو زانستی ئابووری لەلایەن شامپیتەر ئابووری ناسێکی نەمساوی فەڕەنسی بووە بەم جوورە ئانترپرۆنۆری پێناسە دەکات. چالاکی بازار کە سەرچاوەی جیاواز لە یەکگرێ دەدەن، بیرۆکەی تازە دەکەنە پیشەسازی، کۆمپانیای شیاوی گەشەی بەرچاو، کاری ئەوان کاری تازەی داهێنرانە دەبێت. ئەو چەمکە دەبێت لە بیرمان بێ، ئەو چەمکە بۆ ئابووری کوردستان گرنگە، ئەو کەسانە کە ئانترپرۆنۆرن دەوری استراتیژیکیان هەیە لە ئێستا و هەتا 100 ساڵی دیکە لە ئابووری کوردستاندا. ئەو چەمکە بۆ ئێمە زۆر گرنگە کە پێناسەیەکمان هەبێ ئانترپرۆنۆر کێیە. چەمکێکی دیکەش لە تەنیشتی ئەو چەمکەدا دەبێت لە بیرمان بێ، ئەوەیە کە سیکلی ژیانی ئابووری پێ دەڵان. فرانکۆ مودیگلیانی کە خەڵاتی نۆبێلی وەرگرتووە، ئەو تئۆریەی کە هێنای باسی سیکلی ژیانی ئابووری کرد، هەم لە ئاستی ئیندیڤید و تاک و هەم لە ئاستی ئەگریگەیت و کۆدا کارتێکەرێکی گەورەی هەبووە لەسەر ئەوە کە بتوانی لە ئابووری و لە ڕاوتەکانی ئابووری بەگشتی تێبگەین. لێرەدا دەبینین کە ئەگەر ژمارەکانی خوارەوە چاوڵێ بکەین، تەمەنە ژمارەی تەمەنە هەتا 15 ساڵ هەتا 18 ساڵ ئەمە بەکاربەرین هەموو مناڵەکانمان. پاشان دێنە ناو تەمەنی کار و پاش لە 65 ئەوانەرە دەبینە ئێستاتان بەوەی نیشان پاش لە 65 را دەبینە دیسان بەکاربەر و خانەنشین. ئەوە لە ئاستی تاکدایە، لە ئاستی میلەتانیش داوایە. یعنی ئەو میلەتانە کە زۆرینەی دانیشتوانیان لەوێدان لە تەمەنی کاردان، ئەو ئابووریانە ئابووری بەهێزن. ئەو ئابووریانە مثلا ئابووری لاوازەکانی دنیای ئەوڕۆ بەشی زۆریان لێرەدان، زۆرینەی دانیشتوانیان منداڵن نەگەیشتونە تەمەنی کار. وڵاتە هەرە پێشکەوتوەکان وەکو ژاپۆن، وەکو مثلا ئیتالیا، زۆرینەیان خەریکن دەبنە بەکاربەر لە دەورانی پیریدا. بەڵام ساب سەهارا ئافریقا مەسەلەن لە ئافریقادا بەشێکیان لێرە. ئێمە تقریبان لە دەستپێکی ئەو پرۆسەیەداین کە خەریکین بەشێک، ینی بڕۆین بەرەو ئەوەکە بەشێکی زۆری دانیشتوانی ئێمە بگاتە تەمەنی کار و ئەو دەمێ کە گەشەی ئابووری مانای دەبێت، سیستمی بانکی مانای دەبێت. پێکهاتی تەمەنی دانیشتوان لە کوردستان ئەوەڵ ساڵی 2003 کە چاوڵێکە ئەو دەهۆکە ئەو سلەیمانی ئەوە هەولێرە
دەبینین کە پێکهاتیی تەمەنی ئەو ئستراکچرە ئەوەیە کە باسی دەکەم ستراکچری تەمەنی کە بە جۆرەی شار ئستراکچری جیاوازیان هەیە. ئەمن 2003 کە ئەو کارم دەکرد 2003 لە نووسینی خۆم کە لە زانکۆی ئۆپساڵادا چاپ کرا تەخمینی ئەوەم کردبوو کە 2010 لە سلەیمانی مزاهراتی گەنجان دەتوانێت دەست پێ بکە لەوەکە گەنجان هەلگری مۆدێرنیتان هەلگری داواکاری مۆدێرنن هەلگری سەرهەڵدانن. ئەو گۆڕانی دێمۆگرافیکە دەگەرێتەوە سەر ئەو سیکلی ژیانی ئابوووریەکە ئەرزمانکردن هەرچەندە نزیکتر لەو پێریۆدە بین کە زۆرینەی خەڵک لە تەمەنی کاردان ئابوووریکی پێشکەوتووتر کۆمەلگایەکی مرافەتر کارێکی زۆرتر ئەو زەمینەیە بۆمان خۆش دەبێت. ئەو گۆڕانی دێمۆگرافیک ئێستا ئەگەر چاوی لێ بکەن هەتا 2041 ئەوە پێشبینیەکی یەکجار زۆرێک پێکە 2006 پرۆفسۆر بوو مالنبەرگ لە زانکۆی ئۆپساڵا کە هاتووە ئێرە پێکەوە لێرە کارمان کردووە ئەو پێشبینیە داڕژراوە. ئەمە لێرەدا گەشەی گشتی دانیشتوانی هەرێمی کوردستان دەبینی. پاشان ئەوە لێرەدا گەشەی ئەوانەی کە لە تەمەنی کاردان یعنی ئەمە دەگەڵ بازاری کارێک ڕوبەڕووین کە ڕۆژ لە دوای ڕۆژ ژماری ئەوانەی کە دێنە ناو بازاری کار زیاتر و زیاتر دەبێت. 2011 هەتا 2016 نزیکی 400,000 دیکە دێنە ناو بازاری کار. ئەوە دوو چی پێ دەڵێن هەواڵی دژی یەکی دەگەڵە. یەک ئەوەیە کە هێزی کارمان زۆر دەبێ ئەگەر سیاسەتی ئابووریمان دروست بێ دەتوانین گەشەی گەورە بکەین. دووش مەترسیەکە کە ئەگەر سیاسەتی ئابووریمان دروست نەبێ ئەوە بۆ خۆی بۆمبێکە بۆ ڕووخاندنی هەموو سیستمێک. زۆربوونی ژمارە هێزی کار هەتا 2041 بەڵام گرنگی ئەوەی کە پێی دەڵان پەنجەرەی دێمۆگرافیک ئەوەی کە پێی دەڵان شانسی مێژووی دێمۆگرافیک کە وەختێک زۆرینەی دانیشتوان لە تەمەنی کاردا بوو یەکجار بۆ هەمیشە دەتوانی لە هەژاری و لە دواکەوتووی لە پشتی سەری خۆت بنی بڕۆی بەرەو کۆمەلگایەکی دیکە پیشەسازی گەورە و قورساز بکەی ژیانت بەرەو دنیایەکی دیکە بڕۆ. بەڵام شەرتی چییە؟ هەر زۆربوونی ژمارەی هێزی کار بۆ خۆی بەتەنێ کافی نییە. بۆیە سەرمایەگوزاری وەکو ئەوە کە لێوێ نووسراوە investment in education پەروەردە health labor force skill لە توانای هێزی کاردا ئەوانە چارە نووسازن بۆ وەکە ئایا ئەتوو دەتوانی لەو پەنجەرەی مێژووی دێمۆگرافی شانسێک کە بۆت هاتتە پێش کەلک وەرگری یان کەلک وەرنەگری. ئێستا ئەگەر بچینە سەر مەسەڵەن چاو لە لیبر فۆرسی کوردستان بکەین لە 2011دا ئەوە عێراقی نۆڵج سەروەی ڕووپەیەکی UN ستاتیستیکیان زۆر باش بوو دەتوانین پشتی پێ ببەستین. ئەوە ژمارەی ئەوانەیە کە لە ناو لە چی پێ دەڵێن ئەوەی سوورەکان 1,188,000 کەس ئەو بەشە لە بازاری کاری کوردستاندا نەبوون 2011 یعنی لە تەمەنی کاردا بوون بەڵام نەکاریان هەبوو نەبەتی کاردا دەگەڕان. ئەوی دیکە بەشەکەی دیکە لە ناو بازاری کاردا بوون
یعنی کە دەبینین نزیکەی 40.4 لە سەد لە هێزی کاری ئێمە هەر لە بازاری کاردا نین، دەرەوەی بازاری کار. ئاستی خوێندەواری ئەو هێزی کارە لەوێدا دابەشکراوە، ئەوانە خوێندنی سەرەتاییە، ئەوە دیپلۆمی هەیە، ئەوانە نەزانراوە، ئەوە نزیکەی 37% نەخوێندەوار. ستاتستیکێک دیکە هەیە باشتری نیشان دەدا ئەلێرەدا نەخوێندەواران لە ناو ئەو هێزی کارەدا کە لە بازاری کاردان یان تاپۆلی 6یان خوێندووە 81% یان تاپۆلی 6یان خوێندووە یان نەخوێندەوارە. ئەوە کوالیتی هێزی کاری کوردستانی نیشان بدە. ئەو دمۆگرافیا، ئەو گەشەکردنی فراوانە کە ئێستا لە کوردستاندا هەیە لە ڕووی ژمارەرە، بە تایبەتی لە ڕووی ژماری هەم گشتی دانیشتوان هەم گەنجەکان هێزی کار تێکەریەکی ڕاستە و خۆی هەیە دەگەڵ سیستمی پەروەردە. لەوەکە کتمان پەروەردە بۆ هێزی کار زۆر گرنگە. ئەو هێزە زۆرە کە ئێستا هەمانە سیستمی پەروەردەشی ڕۆژ لە دوای ڕۆژ دێنێتە خوارە. Educational composition. نمونە لێرەدا لە بزانم ئەوەم نیشان هەیەنا لانفریچێت یەک لە توێژەرە زۆر باشەکانی هارواردە کە کارێکی زۆریان کردووە لەسەر ئەو بابەتە. نمونەیە کە دێنێ مەسەڵەن لە تانزانیا خوێندکارەکان کە چوون بۆ ئیمتیحان لە سنفی حەوتە لە مەتمەتیک 83% سێزدەیان هێناوە لە ئیمتیحانەکاندا، لە زباندا 80% سێزدەیان هێناوە، یعنی زۆر ئاستەکەی کەمە. ئەوە نمونەیەکە لە دراسیوان، ئەو نمونەیە لە زۆربەی وڵاتانیشدا وایە. بۆیە ئێستا گەیشتوونە ئەو باوەڕەکە دەڵێن ئەدی ئەو هەموو سەرمایەیە کە لەسەر خستنە ڕووی پەروەردەداکردمان نەتیجەکەی کووە. عێراق وای کردووە، لیبیا وای کردووە، ئەو وڵاتە ئەوانەی کە پێی دەڵێن ئیمەرجینگ ئیکۆنۆمیست. لە زۆر وڵاتی لە حاڵی گەشەدا بە تایبەتی لە دوای ئەوەی سەربەخۆبوونیان یان هەستانە یان مەسەڵەن لە وەکو کەیسی کوردستان لە پاش 2003 زۆربەیان کە دەخێنێن دەچن بۆ کارتی گشتی. بەڵام ئێستا لە کوردستان باسی قسەیەک دەکەن، دەڵێن خەڵک نابێت بچنە کارتی گشتی، هەرکە بچێ کارتی گشتی خراپە. بەڵام ریسێرچ و لێکۆڵینەوە ئەوەی نیشان نادا، ئەوەی نیشان دەدا کە لە ژاپۆن، لە تایوان، لە کۆریا ئەوەی خوێندویانە چوونە کارتی گشتی، پرۆداکتیڤیتی و کارتێکەریان زۆر باش بوو، پۆزیتیڤ بوو. بەڵام لە وڵاتانی وەکو مەسەڵەن کۆتە دۆئیڤ و گانا، بە تایبەتی لەسەر گانا زۆر کار کراوە، نیشانی دەدا کە چوونیان بۆ کارتی گشتی زۆر خراپە، تاسیرە. نەتیجەی کە وەردەگری ئەوەیە کە when any investment is made in a low productivity policy environment, the return will be low. یعنی هەر سەرمایە گوزاریە کە لە سەر پەروەردە دەکەی لە ناو بەستێنێکدا کە پرۆداکتیڤیتی لە خوارەیە، نەتیجەکەی هەر کەم دەبێ، نزم دەبێ، نەتیجەیەکی باشت دەست ناکەوێ. بۆیە دەبێ کارتێکەری پەروەردە لەسەر گەشەی ئابووری وڵاتان
کە ئەگەر پەروەردەمان زۆر بێ کەشەی ئابووری کەشمان باش دەبێ پێشتر دەکەوین گرێ درراوە بەوەکە چەندە لایەنی خواست لەسەر هێزی خوێندەوار و پەروەردە بەرز دەکرێتەوە نەک خستنە ڕووەکە ئەوەکە تەواوی ئەو وڵاتان دەکات تا ئێستاش سەر نەکەوتن لە خستنە ڕوودا کەمیان نەبووە بۆیە لایەنی خواست گرنگ دەبێت ئێستا دێنە سەر هۆکاری سەرەکی قەیران زۆری ژمارەی ئەوانەی کە لە تەمەنی کاردان بناغی سەرەکی قەیرانی ئابووریە لە کوردستان خواست لە سەریان کەمە یعنی هێزی کارمان زۆرە بەڵام خواست بۆ ئەو هێزی کارەکە دای بمەزرێنێ کەمە ئەوە بناغی قەیرانی ئابووری و گرفتی ئێمەیە ئەگەر چاولەوە بکەین دەبینین ئەوڕۆ ئەوەی کە لە کوردستان باز دەکرێت باسی قەیرانی ئابووری قەیرانی داراییە ئەو قەیرانی داراییە خۆی نەتیجە زادە لێکەوتی ئەو قەیرانی ئابووریەکە باسمان کرد یعنی ئەوە ئەسڵ نییە ئەوە سیمتۆمە ئەوە نەتیجەیە ئەوە لێکەوتەیە قەیرانی ئەسلێکەمان لە نێوان خواست و خستنە ڕوو لە هێزی کار و لە هەلی کاردایە اوكي ئەمن دەبێ وا دیارە وەختەکەم زۆر بوو دەبێ کەمێک تەڵەب کەوا بوو ئەگەر تەوافقمان هەبێ بگەینەوە نەتیجەیەکە گرفتی ئەسلیمان لە هێزی کار و لە بازاری کاردایە و لە هەلی کاردایە ئەو دەمێ لە قەیرانەکە تێگەیشتین قبولمان کرد ئەو دەمێ چاو لەوە دەکەین کە چ فاکتۆرێکی دیکەش هەیە کە هیندی دیکەش تەئسیر لەسەر کارتێکەری هەیە لەسەر قەیرانێ ئابووری ئێمە قەیرانەکەی خراپتر دەکا و دەتوانین چارەسەری بکەین یەک لەوانە جۆری کۆمپانیاکانی کوردستانە کۆمپانیا لە بازاری ئابووری بازاردا سێ جۆر کۆمپانیامان هەیە تاکە کەسی هاوبەش پشکتار هاوبەشی ئەو چەند کەسێک پێکەوە شەریک دەبن زۆرینەی کۆمپانیاکانی کوردستان تاکە کەسی خراپیەکانی ئەم جوورەیان لایەنی لاوازی ئەم جوورە کۆمپانیانە ئەوەیە کە سەرمایەیان سنووردارە توانایە سنووردارە ئۆرگانیزاسیۆنیان سنووردارە بۆیە ناتوانن پێداویستیەکانی بازار دابین بکەن ئەوەی کە ئەوڕۆ لە کوردستاندا دەبینین ئەو هەموو ئاوردەکردنەمان هەیە لەبەر ئەوەیە کە کۆمپانیاکانی کوردستان ناتوانن پێداویستیەکانی کۆمەلگا دابین بکەن لاوازن زەئیفن بۆیە لەبەر لاوازی کۆمپانیەکانی کوردستان ئیمپۆرت و هاوردەکردن زۆرە بەڵانسی بازرگانی کە لە کوردستاندا هەیە زۆر ناهاوسەنگە کە وا بوو ئەو هاوردەکردنە بە دینارێک کە پشتی بەستووە بە نەوت لە 2003 هەتا ئێستا کە چاو لە دینار بکەیت بینی 120 و 125 هاتوچۆی کردووە ئەو دینارە پشتی بە بۆیە هەناردەکردن بۆ کوردستانی دەکاتی شتێکی باش بۆ ئەوانەی کە هەناردە دەکەن دیناری پیشبەستوو بە نەوت هەناردەکردنی زیاد دەکات ئەنجامەکەی بریتی دەبێت لە گرانی هێزی کاریش دەگرێتەوە یعنی ئەو گرانیە کە لە کوردستاندا هەیە هەر ئەوە نییە گرانی کاڵاکان بەشتومەک بێ هێزی کاریش گران دەبێت لێرە. قەیرانی دارایی وا دەکە کە حکوومەت
بیر لە زیادکردنی داهات بکە. ئەو سیاسەتەکە بانکی جیهانی پێشنیاری کردو بە حکوومەتی کوردستان ئێستا چەند ساڵە خەریک. زیادکردنی داهاتی حکوومەت خۆی دەبتە فاکتۆرێک بۆ گرانی زیاتر، بۆ ئەوەی باری گرانی لەسەر شانی خەڵکەم کاتەوە حکوومەت چی دەکات؟ دەست دەبە بۆ کۆنتترۆلی نرخەکان کە هیندی دیکەش مکانیزمی بازاری تێکدەدا. ئەمێن ئێستا بۆ استراتێژیکی سەرکەوتوو دەبێ چ بکەین؟ خاڵی سەرەکی ئەوەی کە دەبێت جاب کریێشن، دابینکردنی هەلیکار ببتە شیعاری سەرەکی سیاسەتی ئێمە لە مەیدانی ئابووریدا، و ئەوەی کە دەبێت ئەو کاری بکە دەبێت حکوومەت بێ کە بتوانێت ئانترۆپرۆنەرەکان کۆکاتەوە لە دیالۆگ لە پرۆسی دیالۆگ لەگەڵ ئانترۆپرۆنەرەکاندا بتوانن کەشفی ئەو شانسانە بکەن کە دەتوانێت کاری تازە لە بازاری ئابووری کوردستاندا بکرێت و هەلیکار دابین بکە. دووسێ بەشی دیکەش ماوە، بەڵام ڕای دەگرم بۆ بەشی وەڵام و پرسیارەکە. زۆر سوپاس. زۆر سوپاس کاک حوسێن، دەست خۆش بێن. ئێستاگەر لەسەر موضوعەکە پرسیار هەبوو دەرەکی لە بەشی ئەخیری گرازگەی کاک حوسێن پەیوەندی بە سادەی کردەوە پەیوەندی بازاری کوردستان و بە مەشاکلی ئابووری ئێمەوە هەبوو. ئەگەر جێ ئیتمامی کەسێک هەیە پرسیاری دەقیق هەبێت پرسیارەکانمان دەبێن و بە پێشنیار هەبێت دوای وەڵامدانان پرسیارەکان پێشنیاری کۆنترۆلی بێت. دەستخۆش. قسەم هەر بوو ڕێکفۆرمی ئیکۆنۆمیک. جا بەحسی ڕێکفۆرم کردم. ئەبێ سیستم هەبێ، سیستمی ئیکۆنۆمیک هەبێ تا بتوانێت ڕێکفۆرمی بکەی، یان ڕێکفۆرم چۆن دروستکرا یان چ پێویستە بۆ ڕێکفۆرمی دەست بکەی. ئایا کوردستان سیستمی ئابووری هەیە یان بێگە و ڕێکفۆرم پێویستە یان نا. جناب بحثي فرنسي قال انتربرونور يعني اولا قليل نو دولات كدولات ابوي دولات بس فرنسا بيشي 2007 بوتو انتربرونور او انسان كي يكون شخصي شركه يكون درس كي كضريبه بده الحكومات السيستم ابوي هم يعني كنترول لازم او مثلا كردستان در فتحه که یعنی انسان کی دنبیج مثلا قرآن میگه همی خود تجیل که ضریبه بسر اشتغال ده یعنی همی کنترل ده به داخل سیستمی دولتی ای آوری که ممکن کردستان اشتغال مستقل یعنی مثلا مترجم مترجم على حساب كويس يديني $6 دي مشكله او قرار يعني قد نظر ابوري يعني تاثير لابوري دولات كي بس نلبن كنترول ده او تشتغل كردستان ممكن البي يعني كسي كارونتا دەست خۆش دکتۆر یەک پرسیارم هەیە ئەوەی کە باسی کرد زۆر جار نرخ لە بازار گۆڕانکاری بەسەردادێ و دەبێت هۆی هەڵاوسان و جۆرێک لە قەیران دروستە بێت کە خەڵک ناتوانێت شت بکڕێت لە ناکاو حکومەت دێ تەدەخل دەکات کە تەدەخل دەکات دەیەوێت دەست بەسەر شتێک دابگرێت هەم بازار ڕازی بکات هەم خەڵکەش ڕازی بکات. ئەی باشە تۆ بەڕای تۆ کە گوتت کاتێک کە دەستکاری ئەوەی بازار دەکات یان نرخ تهدید دەکات دیسان باری خۆی قورس دەکاتەوە مەجارێکی ئەی باشە ئەگەر نەیکات چۆن دەکات باشترە نەیکات بەڕای تۆ بسیار جامع درست براستی دکتور برای باز هزی کاری کرد یعنی دوباره دستور با گرفتی آوری کردست یعنی دائما توزی کنفیوزه کنیم بینی مثلا پولیتیکال اکونومی و اقتصاد سیاسی که اصلی جوانه کشور کردستانه که ماکرو اکونومی نه بینی میکرو اکونومی که باسی با هزی کاروش کارتی هزی کاروش نه
هەرچەندە ئەلێرە مەسەڵەن ئێمە حتا بە ڕێزانیش توانین ملاحەزە لایان دروست ئێمە مەسەڵەن ئەگەر ئیشکالیەتمان لە پۆلیتیکەل ئیکۆنۆمی هەیە واتە دەبێت ئێمە تیۆرێکمان هەیە بۆ ئیکۆنۆمی و سیاسی و هەموو دواتر مەسەڵەن سیستمی ئابووری بەسەری دابردێت ئەو شتانە هەرچەند ئێمە ناتوانین بکەین چونکە بەشێکی لە دەوڵەتێکی تر ئێمە هێشتا دەوڵەتێکی سەربەخۆی ناتوانین نەزاریاتی سەرەکیمان هەبێت بۆ خۆمان بەس لێرە دەگەڕێنەوە بۆ پرسیارێکی تر حەزەکەم هەڵاسی بەڕێزەکەم هەست ناکەی هێزی کار بۆ دەبێت مەسەڵەن ینی شناسی هەبێت ینی دەڵێن هێزی کار لە کوردستان زۆرە بەڵام لە کاتێکا ئێمە مەسەڵەن دەبینین کوردستان وەکو ئەوەیە کە هێزی کاری تێدا نییە لەبەر ئەوەی مەسەڵەن دەبینین پڕی عەرەبە عەرەب لێ ئیشێ دەدۆزێتەوە واتە ینی جۆب ئیش زۆرە بەس ئیشکەر کەم لە ڕۆژهەڵاتەوە خەڵکی لێرە ئیشە دۆزێتەوە وانە لە خۆراوا مەسەڵەن ئێستا من لە 120ەکە دێن چی کرێکاری ئەو 120 هەیە هەمویان خەڵک خۆراوا هیچی خەڵکی باشوور نییە نیپالی ئەوانەی خەریکی پاکردنەوە لە ناو شارەکانی کوردستانە مەسەڵەن هەمویان خەڵکی نازانم سنگال و نیپال و پرە بەنگلادیش ومان هێزیکارمان لەکوێیە هێزی کارمان لەکوێیە ئەچتە ناو کۆمپانیا ڕاخەکانیش مەسەڵەن چی ڕاوێژکار و چی سپۆر و چی خەبیرەیە هیچی باشوور نیە یعنی ئێمە نەمەسەڵەن بڵێن لە ئاستی بەرزی تەکنیشن و ولەما و خوبەرامان باشوورین نە لە ئاستی مەسەڵەن با بڵێن کاری بەسیت کە هینی ناوێ باشووری واتە ئێمە لەکوێی وانە ئەو هێزە کارە زۆرە لەکوێ یەک دوو پرسیاری سەریع ئەەکەم ئەگەر ئیجازە هەبێت کاکسەرەوەی ئەوەیە یەکەمیان دکتۆر ئیشارەتی بەوەدا ئێمە بەشێکین لە بازارێکی سەربەخۆ ئەمە ینی بەشێکی خەڵکی کوردستان ڕەنگە خەڵکی سادەی کوردستانیش و هەندێک خوێندەواری کوردستانیش من باسی ئەکادیمی وان ناکەم کە بە پێی نەزەریات ئەزولێنەوە باسی خوێندەوارەکەم کە شتێک لە شتێک زیادکاتەوە بەشێک لەو قەیرانە داراییەکە هەیە من لە خەڵکی مهمی سیاسی ئەم وڵاتە جۆنیە بووە ئەڵێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ سیاسەتی سەربەخۆیی بازار سەربەخۆیی ئابووری جەنابەت هیچ ئیشارەتێکت بۆ نەدا کە ئایا ئەم ئەزمەیە لەناو لە وەزعی کوردستاندا چەند تەئسیری هەیە ئیجابی بووە سەلبی بووە وایە وەکو ئەڵێن ئەمە سەبەب باسیەوە ناکەم هەندێکی ئەڵێ ڕیفراندۆم سەبەبە ئەمە واز دەبینی ئەمە بۆعدێکی مزایدەی سیاسی بەحثی هەیە وازم لەوە هێنا لە ڕاستیدا یەکێک لەو سیاسەتانەی کە بە تایبەتی لە دوای 2003 تەڵە پێشووتر بە جۆرێکی زۆر سادە و سەرەتایی کە من لێ نازان بوورە من سپۆڕیم لەو مەزارەدا بازارێکمان هەمووی خۆمان بوو هەتا ئەو سەرمایەداریان ئەو بازاڕەی کە باسی لێوەکرا زۆر جار بە ناوی بازاری سەرمایەی قاچاغ باسی لێوەکرا لە داهاتی عائیلەوە خێزانەوە تاکە کەسەوە تا ئەگاتە داهاتی حکوومەت هەمووی لەسەر قاچاغ بوو ئەمە دوای ئەوە هاتین داخلی پرۆسەیەکی سیاسی ئابووری بوون ئەویش کردنی کوردستان بە مەرکەزێکی اقتصادی مستەقل لەما ئەو ڕکابەرێتی جەنابەت ئیشارەت پێدا باسێک لەوە نەکرد ئەو ڕکابەرێتە لە مابینی ئێمە و بەغدا لە مابینی ئێمە و هاوسەکان جەنابەت تەنیا لە یەک زاویە و ئیشارەت پێدا زاویەی لە ڕووی ڕکابەرەتی سەرمایە و کەڵەکەکردنی سەرمایە لە کاتێکدا ئەمە مەسەلەیەکی استراتیژی ترە یعنی ئابووریشی تایە سیاسەتیشی تایە جیۆپۆلیتیکیشی تایە نازانم جیۆستراتیژی هەموو شتەکانی تێدا کەوتە چکە ئێمە ویستمان ببینە مەرکەزەوە فعلەن تا ماوەیەکی زۆریشە تا ماوەیەک بەر لە ئێستاش ئێمە وەکو مەرکەزێکی سەربەخۆی ئابووری بووین بۆیە ئەو ڕکابەرەتێک کە لەگەڵ بۆ نمونە لەگەڵ بەغدامان هەیە ئەوەندە بۆ خۆکردنەوەی سەرمایە نییە ئەوەندەی بۆ ئەوەیە کە ئێمە تەمایزێک بکەین ئێمە جیاوازین لە بەغدا ئێمە مەرکەزێکی جەنابەت لەوە ئەگەر وەخت هەیە یا جارێکی کە سیمیناری شتی ئێستا بکەی کە وەڵامی ئەو مەسەلەی وەگرین و جگە لەوە مەسەلەی شتی ئێستا ئەو پرسیارەتی نەگەیشتین ئەوەی کە ئێستا فەرمووی دەزانم وەڵی بین ئێمە و عێراق بۆ کۆکردنەوەی سەرمایە نییە من لە هینەکەی تۆ واتێ گەیشتم یعنی مۆزوعەکەەوەی ئێمە ئەمانەوێ ببینە و لە 91ەوە ئیشمان کردووە ببینە مەرکەزێکی مستەقلی ئابووری وە فعلا لە ڕابوو جوشدا مەوامان بینی
ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ ئەڵمان تەعاملمان هەبووە، ڕاستەوخۆ لەگەڵ فەڕەنسا هەمان بووە، لەگەڵ یۆنان هەمان بووە، لەگەڵ ئەنقەرە هەمان بووە، لەگەڵ تاران هەمان بووە، لەگەڵ ئیلا ئەخیری لەگەڵ هەمووی ئێمە بە مستەقیلی هەمان بووە. نامەوێت چکە کاکسەرەوتی بەس پرسیار بکەن وەلو پرسیارەکانمان چونکە من ئەکادی مشتیوانی ڕەنگە نەتوانم بە یەک جوملە بیڵم، دەبێت تۆزێک شەرح و تەفسیری بدەینێ ببورن. ئەوەی لە هەمووی مێمتر کاک دکتۆر کە جەنابێت وەکو ئەوەی کوردستان لە دنیایەکی مجەڕەد دابی، یعنی زۆر ئەبستراکت تەعامل لەگەڵ ئەزمەی کوردستان کرد لە کاتێکدا هەمووی دنیا لە ئەزمەی مالیدانە. دیموکراتیکی هەموو وڵاتانی ئەوانەی کە دیموکراتی لیبرالیان هەیە، ئەوانەی پابەندی ئەولەمەن، ئەوانەی دعایان بۆ ئەولەمە کرد، ئیشیان بۆ ئەولەمە کرد، ئەوانەی ئیشیان بۆ ئازادی حرەکەتی پارە و پول و حرەکەتی مالی و حرەکەتی ئەشیا کرد لەو دنیادا. ئێستاوە برێگزێت ئەوێ سنووری خۆی بە زۆرێکی کردێ. ئێستاوە ئەمریکا خۆتان ئەزانن ئێستا یەک حربی توزاری گەورەی دەست پێ کردەوە، حربە توزاری بۆ ئەوەیە کە قازانجی نییە لەو حرەکەتە ئازادەی بازاڕی ئازادی دنیا. ئەوە لە ئەزمەدا جەنابەت نەتبەستەوە، چونکە ڕووی مۆزوع ئێوە بیبەستیتەوە بە ئەزمەیەکی سەرتاسەری هەموو دنیا لە ڕووی اقتصادیەوە. و خاڵی تری کە ئەمە ئیشارەت کردم ڕاستی خۆی مۆدرنیتە ئێستا لە ئەزمەدایە، بۆیە ئایا ئێستا گونجاوی ئێمە بە پێی مەفاهیمەکانی مۆدرنێتە بین خەلەلێکی مجتەمەعی خۆمان اقتصادی بێ، کۆمەڵایەتی بێ، هەر بەجارێک بێ بۆ پێدەینەوە هینیکەین یان تووشی هەمان ئەو هەڵا ئەبین کە هەندێک لە مستەقەفینی کوردستان بە تایبەتی لە سلێمانی بازیان هاوێژ بە پۆست مۆدرنێتە ماوەیە، توش ئەو شکستە گەورە ئەو تەواضوع گەورەیە بوون. لە ئاخردا یەک جملە ئەڵێم ڕەنگە پرسیار نەبێ یان بیڵێم کاکسەرەوە، ئەویش ئەوەیە مەسەلەی دەستی کار لێرە فعلا ئەو ئەرقامانەی جەنابەت معلوماتی زۆر باش بوون، من بۆ خۆم هەندێکم لای خۆم تەزیل کرد، ئەمانە بێگومان لە مەسادری مەوسوقەوە جەنابەت وەرەگرتوون و ئێمە ئەتوانین ئیستیفادەی لێ بکەین. بەڵام ئێمە جانبێکە یاری تەنیا دۆزینەوەی هێزی کار نییە ئەتوانێ بەوەی کە ئەزمەی ئەو هەموو تەوازنە بێ بەڵانسا ئەو هینە تەرازە بێ بەڵانسا وای لێبێ کە دەستی کارمان زۆر بێ و هەلی کارمان کەم بێ. ئێمە یەک نقطە هەیە لێرەدا، یعنی بەڕاستی ئێمە ئێستا مارکسیزمان هەموو بەجێهێشتووە، کاکە مارکسیز پێش ئەوەی بریتی بێ لە سیاست و لە حزبایەتی و لە دیموکراتەتی مرکزی بریتی وە لە مەفاهیمی اقتصادی. مارکسیزم هەموو شیوعەکان لە دنیادا، هەموو کۆمۆنیستەکان لە دنیادا ئیشی زۆریان لەسەر ئەوە کرد کە کار لای ئینسانەکان محتەرەم کەن. بۆیە بچێک لەو سرودانێک کە وتراوە هەتەنیا کارە ئینسانی خۆقان، یعنی تا ئەو حەد ئیفرات کرا لەوەی کار لای ئینسان خۆشەویست کرد. لە وڵاتی ئێمە کار تەصنیفی تەبەقی بۆ کراوە کاک. ئێستا یەک ژن لە کوردستانی نییە بێ لە ماڵی من، لە ماڵی تۆ، لە ماڵی ئەم، لە ماڵی ئەو ئیش بکە. بەڵام نیپاڵیەک دێ 3 ساڵ لێرە ئەبێ مانگی بە 200-300 دۆلار دێ حاضرە هەموو ئیشێک بکە. بۆیە ئێمە دەبێت جارێکیکە بگەڕێنەوە سەر ئەوەی ئێمە چۆن تەوعیەی مجتەمەع بکەین کە کارە، کار احترامی خۆی هەیە، کار هینی هەیە، یعنی قیمەتی خۆی هەیە، بەهایەکی کۆمەڵایەتی هەیە لای ئینسانیش. ئەمەش چۆن بەڕاستی ئێمە زۆرتر و پێشنیارم بۆ کاک سەرۆقادرە ئەگەر لەسەر ئەوە ڕۆژێک ئەوانەی مختصن بۆ مەجالە بێنینەوە بزانین چۆن، یعنی ئەمە چۆن وا لێ بکەین. کوڕەکەی من کە خوێندن تەواوەکە کوڕی ئازاد جوندیانیە نابێت بە بۆی لە باڕێک، ئللا ئەبێت بێ بە مدیری یا مدیری قسمی شەریکەیەکی مەرموقی ناودار لێرە. ڕاستە بەشێکی علاقەی بە داهاتەکەەوە هەیە، بەڵام بەشەکەی تریان مەسەلەیەکی سایکۆلۆجی ئینسانەکانە. دەبێ ئەمە لەسەر ئەو سایکۆلۆجیەتە ئیش بکەین. ئەمە مەبەستم ئەوە نییە بێن دیزاینی ئینسانەکان بکەینەوە، بەڵام سایکۆلۆجیت ئیشە سەرکردنی، چونکە سایکۆلۆجیەتی مزاد هەیە، تۆ بتەوێ نەتەوێ هەیە. ئەبێ لە بەرامبەردا سیاسەتێکی سایکۆلۆجیمان هەبێ، سیاسەتی سۆسیۆلۆجیمان هەبێ بۆ ئەوەی ئینسانەکان حاضرکەینەوە بۆ ئەوەی قبولی بێ ئیش بکات، کار بکات، کار لای ئەو جوان بێت. ڕاستی زۆر سپاس، معلوماتێکی زۆر باش بوو. طبعا مش هالسباس على بيو هو تحصيل حاصله يعني سپاس بوو ئەوی تۆ ڕاستی تەکمیلە بوو بۆ ئەو هەموو ئەوە. بەس بچمە تشتێ ڕئیسی، یعنی من مشکلەکە هەینەکە لەگەڵ دەفینیشنە بازار. دائما وقتی هنگ بحث کن فکرە ئیرانێت کەن و وقتی ببین بازار چەند
چەند تەسیر هەبوون سەر شاه چوو ئەو هات دبێژنێ بازاری ئەفمەڵا هەمی ئەو لێرە وەختی دبێژن بازار شێخەڵڵا و قەیسەری و دهوکێ و سلێمانی ئەو هەمی تێنە بیرا من و ئەو خەلکە ئەوێ بێژن قەیرانە اقتصادی ئەس بێژم پشتی و بەغدا معاشنە هەناوتن و ئەو هەناوتن قەیران هەبوو بەس دیار بوو تعریفە بازارێک نسبەتی بێژم هەرێمە کوردستانێ چییە دا ئەس بچەک فتر تێبگەهم چونکو ئەزانم هەکە مثلا نجف كربلاء بازاري هي بازاري هنا إيران أو يعني هكا صدر هكا هكتها أو ددر كبن أو يتحركنا بازاري عجبا بو كردستاني شوية لينككا و دفنشكا هادو بازاري أو إيرا إنكجار وأنكجار وصل هيك الشكل كان وابزانم بإنجليزية كشتي وكردية كشتي كتير و inside و outside بكردية كبيشوانا دانا جانا زانم ما بس شيء ولا لو شص لصد بتو شل لصد لدروي بازاري كارن لا تشوف شو تسوي دبل يقول تصحيح بكي شو كأ اشتكى ناقدم وتشل لصد لدروي بازاري كارن بلام خوي چل لصد inside نسراوه 60 لصد outside نسراوه جا واي وتأمن إذا كان الأولي أعرف يفهموا يعني قاموس يسمعوا غيرهم قاعد يكفي عمل بشر بس كذا راسك هذا بس خوش طيب ومن حزم كرد زيادة لسر بابتي بيكاري تركيز بكريس كوالازي مهمة استبدأ بحثي يعني زول أغلاطة كان أوروباش مشكلة راهنان يعني مزمون يعني باستكاك لكن المشاكل يعني بلاول لقال أو تطور التكنولوجي كهيئة في الدنيا أو هيك دو بالنسبة توزك باس ل sustainability استدامة أو استدامة موضوع شيء جرين دلامة اقتصادي شيء ولا هو إنه بتوانين هم خما هو يعني روبري قيران نبي لها ما كاتجا شاو الاستدامة بكي يعني استدامة sustainable بوستان ضرورة هل وها جنجا بيئة أو دبابة أو دست خلطة. سنجا كما في شركان تو أتواني اگر کسی پیش خوش شاتیش نیه پسر کار هم جواب داده و بود دوام کنی میشه شده. اگر مداخله شیعه ثانی ولی بودیم. والله جامعة داخل عنها هو عفوا مثلا كرتي پرورده و تندرستی. عن جواب كم بدون فاشن داخل كم دو جزء بوجارك. هر قصة كتاي بوجناب ده قصة كتاي بلا بوجناب ده كتاي قصة بوجناب اوكي قصة كتاي عفوا اوي پرورده و تندرستی اسهمو نشانکانی گەشە سەردن یان گەشە پێدان لەو دوو کەرتە دیارە یعنی لە ڕووی پەروەردە لە ڕووی پەروەردە وڵات لە چه ئاستێکە و لە ڕووی تەندروستی وڵات لە چه ئاستێکە لە عێراق لە سەردەمی مەلەکیەت هەتا نهایەتی حەفتاکان و ناوەڕاستی هەشتاکان هەموو عێراقیەکان لە دوو شت یەکسان بوون لە تەندروستی و لە پەروەردە بۆیە ئاستی پەروەردە لە نهایەتی حەفتاکان بەپێی تەقریری نەتۆیەکیتوەکان عێراق لە یەکێک لە باشترین دەوڵەتەکان بوو بۆ گەشەسەردنی تعلیم و تەندروستی بەڵام دوای ئەو فترەیە ئێستا بەتایبەت لە کوردستان ئاستی تعلیم لە عێراقیش بەڵام زیاتر لە کوردستان نایەکسانیەکی تەواو هەیە لە مەسەلەی پەروەردە و لە مەسەلەی تعلیم یعنی بڵێن لە تەندروستی و ئەمەش کاریگەری زۆر خراپ دەبێت لەسەر ئەو تەحەولە دیموگرافیە یعنی تقریبا لە ناو دیموگرافیا تۆ دوو دیموگرافیا دەبێت لە ڕووی تعلیم لە ڕووی تەندروستی و لە هەموو ئەم وارانە پێم وایە ئەمەش دەبێت یەکێک لەو کێشانەی کەوە دەکەین خاڵێکی هەرە گرنگیش کە ئێستا سندوقی نەقدی دەولی فشاری خستووەتە سەر عێراق
و ئەو 370 ملیار دلار دینارەی کە ئێستا ماگانە دەبێت تحقیق پێرێم مەرجی سندوقی نەقدی دەولیە کە دەبێت پەروەردە و تەندروستی بەیەکەوە گەشە بکەن لە عێراق لە هەموو سەرتاسەری عێراق و ئەو قەرزانەی کە ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی کراونەتە عێراق پەیوەندی بەم دوو کات. زۆر سپاس. من مداخلەیەم ممکنە لە ناوژندێک بسیار دروست بێت لێرەیەکێک لە هۆکارەکانی سەرەکی قەیران گوتمان نەبوونی باڵانسی هاوسەنگی لە نێوان زۆرینەی ژمارەی هێزی کار و خواستە. لە کوردستان ئێمە کە دەیبینین ئێمە هەڵەیەکی زۆر گەورەمان کردووە کە هیچ ئەهەمیەتێک نە لە ڕێی قانونەوە نە ڕووی دارایی و گرنگیمان نەداوەتە کەرتی تایبەت کە باسی ئیشارەکرد بە هەندێک دەوڵەتت کردوتت کە ئیشکردن لە کەرتی گشتی زەرەری زیاترە یان سوودی بۆ ئەوان سوود زیاتر بووە لە هەندێک دەوڵەت بەڵام لە وڵاتێکی وەکو کوردستان ئەکسەریەتی هێزی کاری ئەمە لە کەرتی گشتیە نەک لە کەرتی تایبەتە. کەرتی تایبەت هیچ قانون یاسان بۆی دەرنەچووە کە دیفاعی لێ بکرێتن. ئێمە دەبێت چی بکەین کە ئێمە بتوانین کە ئەم کەرتی تایبەت بیبوژێنینەوە چکە خاستی خەڵکی زیاترە لەسەر کەرتی تایبەت هەتا کەرتی گشتی. یەکێک لە ئیشکالە گەورەکانی کەرتی تایبەت نەبوونی قانونی خانەنشینیە کە لە حکوومەتی هەرێمدا هەیە و هەرچەندێک ئیشی بۆمان کردووە و ئیشی بۆی دەکە کەس جێ بە قسەی ئێمە نادا. نەک ئەم خولای پارلەمان خولەکانی ڕابردووش ممکنە لە داهاتوو هەر بەردەوام بێتن. حتا ئەمە هەل نەکرێت وڵاتی ئێمە بەرەو پێشەوە ناچین. ئێمە چی بکەین کە کەرتی تایبەت بژانەوەیەکی زۆری لەسەر بدەن ئەوە بسیارمە. بەڵام بەڕای من تەنها هۆکاری سەرەکی قەیرانی ئێمە نەبوونی باڵانسی بینی ئەو دوانە نییە چکە زۆر شتی دیکەمان نوقسانە لە ئابووری وەکو بڵێن تایبەتی ئیدوکیشن پەروەردەکردن ئێمە کە حتا پەروەردە ئێستا باست کرد کە خواست لەسەر هێزی کار کەمترە لە بوونی ئەو هێزی کارە کە هەمانە ئەمە دەلالەت لە چی دەکە دەلالەت لەوە دەکە کە ئیشێک هەیە لە حکوومەت یاخود لەکولە لەم کۆمەڵگایە بەڵام منی کە دەمەوێت داوا بکەم بچمەوە دەبینم کە من ئەو معلوماتەم نییە بۆ نمونە هیچ وڵاتێکی پێشکەوتو ناتوانێت ئەو جورئەتە بە خۆت نادات کە بێتە ناو کوردستان وەکو بڵێن کۆمپانیەکی گەورە کە بیاوێت مەسەن کۆمپانی شۆڤێرلێت بێتە ناو هەرێمی کوردستان کە بێتە ناو هەرێمی کوردستان دەبێ هێزی کار لەگەڵ خۆی بهێنیت چونکە ئێمە پەروەردەیەکمان نییە بڵێن لە سەنعەتی دەستی بگرە لە تێکنیکی بگرە ئەگەر لە وەکو بڵێن نەشتی فەنی لە کە پەروەردە دەکرێتە پەروەردەیەکی لە ئاستێکی زۆر کەمە ئەمەش دەبێ یەکێک لە نوقسانەکانە کە ئێمە هەمانە بۆ نمونە لە کارتەکانی دیکەش هەر هەمانە ئێمە دەبێت چی بکەین کە ئەوانە حەلکەین بۆ ئایندەی کوردستان. زۆر سپاسی باخان. بەڵێ بگورە خۆش سازێن وەڵام میتونم خۆش و پەیوەندی نێوان سیستەمی پەروەردە لەگەڵ هەڵی کار و دەستی کار بزانم چونکە هەڵی کار پەیوەندی بە شارەزاییەوە هەیە و دەستی کاریش بە هەمان شێوە کاتێک کات و دەستی کارت زۆرە بەڵام ئەو دەستی کارە شارەزایی پێویستی نییە لەوەی هەڵی کارەکە وەربگریتە ئێمە هەڵی دەستی کارێکمان بۆ چییە کە ئەو دەستە کارە بە کەڵکی کارەکەنێەوە کەڵکی خودی کارەکەنێتە بۆ یەکەم خۆش ئەو پەیوەندی بزانم لەبین سیستەمی پەروەردەی و هەڵی کار و دەستی کار. دەتوانین پرسیارەکان جواب بدەیت و ئەگەر لە داخەکان تێبینیت تێکەوە بکەیت. هەندێک پرسیارەکە بەخۆوە دەستێت هیوادارم دقت لەو منتیقە سەرەکیە بکەین. ئەوەی کە باسی مۆدێلتەم کرد کاک ئازاد کۆمنتی لەسەر هەبوو بڕۆکراسیەک حکومی کە بێلایەن بێ هەموو هاوڵاتیان وەکو یەک ئەوە دەگەڵیان هەڵسوکەوت بکە یاسا سەروەر بێ ئابووریەکی بازار هەبێ کە قوڕقکاری تێدا نەبێ ڕەکەبەرایەتی ئازادی تێدا بێ داهێنانی تێدا بێ سیاست و ئابووری کراوە بێ بۆ بەشداری پارتیسیپیشن ئەوانە مۆدێرنیتەن ئەوە مۆدێرنیتەیە
لە دنیای مۆدێرنی ئەوڕۆدا ئەو وڵاتانە کە براون ئەوانن کە ئەو لایەنانەی مۆدێرنیتە دەگرن و دەیکەن بە بەشێک لە ژیانی خۆیان. ئەوانەی سەر ناکەون لەو کاردا وڵاتی فاشل فیل دستەیتیان پێداون. باشە ئەوانە ئەو وڵاتانن کە هەموو ڕۆژێ لە مەترسی ئەوەدان کە یەکێک داگیریان بکە یەکێک وڵاتەکەیان لێ تێکدا. بەڵام ئەگەر هاتوو ئەو لایەنانەی مۆدێرنیتەت لە وڵاتی خۆتدا پیادە کرد کەس دەست بۆ وڵاتەکەت نابە. ئۆکەی؟ ئەوە زۆر گرنگە. ئەگەر ئەمە بۆ خۆمان لە تەجروبەی کوردستاندا ئەو سێ پرۆسەی ڕەکەبەرایەتی کە باسم کرد کاک ئازاد کومنتی لەسەر بوو ئەو سێ پرۆسەی ڕەکەبەرایەتیە وەکو خۆیان باسم کرد نە لە پەیوەندی دەگەڵ کۆکردنەوەی سەرمایەدا وەکو خۆیان. ئەگەر ڕەکەبەرایەتی ناوخۆی کوردی کۆنترۆل کرابە خراپە ناو چوارچێوەیە کە بۆ خۆمان سواری سەری بین و حاکم بین لەسەری ئەو دەمێ ڕێگا نەدەکرایەوە بۆ نایارانی کورد کە بتوانن لەو ڕەکەبەرایەتیە بێنە ناو کوردستان نفوذ بکەن ئەتوو حاکمی مەیدانی کردەی سیاسی خۆت نەبی ئەگەریش قەوما نیوەی وڵاتەکە دەدەست بڕۆ ئەوەی کە دیتمان ساڵی پێش. ئەوانە هەموو بەشێکن لەو بیرکردنەوەی مۆدێرنە لە دامەزراندنی سیستمی مۆدێرن. سیستمی مۆدێرن ئەوەیە تەنانەت سیاسەتێکی ناسیۆنالیستی دروست ئەوەیە کە بازارێکی چالاک کراوە داینامیک داهێنەرت هەبێ کە بڕۆکراسیەکت هەبێ کە خزمەتی هەموو لایەک بکە. ئەوانەیە کە وا دەکە خەڵکەکە لە خۆت کۆ دەبتەوە ئەگەر دوژمن هات دەرگا لە دوژمندا دەخەن. ئەگەر لەوانەدا سەرکەوتوو نەبووبی ئەگەر دوژمن هات نیوەی میلەتەکە دەتوانێت بڵەفەر بی. ئەوە بیناقی بیرۆکەکەیە لە مەسەلەی پەیوەندی مۆدێرنیتە بە ژیانی ئابووری سیاسی ئێمە. ئەوەی کە ڕێفۆرم لە چۆرە دەست پێ بکەین حکوومەت دەبێ پێشڕەو بێ دەبێت پێشەنگ بێ لە چیدا لەوەدا کە ئۆرگانێک ساز بکە بۆ دیالۆگی نێوان حکوومەت و چالاکانی بازار. لەبیرت نەچێت کوردستان کەرتی تایبەتی نییە. کوردستان چالاکی بازاری هەیە کوردستان کۆمپانیای هەیە بەڵام کەرتی تایبەتی نییە. لەو پرۆسی دیالۆگەدا لەبەر ئەوە کە کۆسپی بازارە ئابووری وڵات بە وڵات جیاوازە لەو پرۆسی دیالۆگەدا حکوومەت و چالاکانی بازار کۆسپەکانی و شانسەکانی کارکردن لە بازاری کوردستان کەشف دەکەن دیدۆزنەوە. ئەوە لە هیچ کتێبێکتان نییە بانکی جەهانیش پێی نییە چارەسەرەکەی لە هەولێرە دەبێ حکوومەت دەگەڵ چالاکانی بازار کۆبتەوە کەشفی کە بۆ کار ناکەن بۆ ناتوانن کار بکەن لە چۆدا دەتوانین کار بکەین چی کارێک دەتوانین بکەین لێوێدا دەست پێ بکەین بە کاری تازە بە نیسبەت بازاری کوردستان. ئەو نیە لە بەراورد دەگەڵ بازاری ناوە کە داهێنان سەیریش بێ بە نیسبەت بازاری کوردستان کارەکە تازە بێ. ئەو دەمێ هەنگاوی دوو هەممان ئەوە ئەمە نابێ کۆپی بکەین. حکوومەت نابێت لە هیچ سیاسەتێک لە هیچ کۆمپانیای پشتیوانی بکە ئەرزی بداتە ئەوەی بداتێ کە کۆپی دەکات. حکوومەت بە هاوکار بێ پشتیوان بێ لەو کۆمپانیایانە لەو ئانترپرۆنانە کە باسمان کرد کە کاری تازە دەکەن. چەندەی کارەکانی ئێمە لە کوردستان کۆپی بووە هەموو خانووسازی بووە هەموو شارێکسازی بووە وانێ دنیایەک سەرمایە وەکو کارەبایەکی ئلکتریکی گەسک لە کاپیتالی ناو کۆمەلگا لێدرا هەموو پارەکان چونێوێت. یەکێک لە هۆکارەکانی خەیران دارایی لە کوردستانەوەیە کە با بوو لە چۆرە دەست پێ بکەین
کۆبینەوە پێکەوە قسام بکەین ئۆرگانێکمان لە کوریای باشووردەوەیان کرد لە تایوان ئەوەیان کرد سەرش کەوتن ئۆرگانێک دادنی دیالۆگ دەکات کۆیان دەکاتەوە بۆ کار دەکەن بۆ کار ناکەن شانسی کاری تازە لە چوودا هەیە دەست پێ دەکەن کە هاات و کۆبوونەوە پێکەوە کار بکەن حکوومەت دەڵە ئەمیش بەشدار دەبم بە ڕێگای چی بە ڕێگای کۆمپانیای سەر بە خودی خۆی بۆ خۆشی کۆمپانیا دادن بەشداری پرۆژەی هاوبەش دەبێت دەگەڵ ئەوە ئەو نسخەیە کە تو دەتوانی بڵێ بۆ لەبەرەوە کە سیاسەتی گەشەی ئابووری ئی هەر وڵاتێک سیاسەتی گەشەی ئابووری هەر وڵاتێک سایزی خۆی هەیە هیچ سیاسەتێک کە لە وڵاتێکی دیکەدا بەرێوە چوو بێ لێرە ناخوە هەر وڵاتە دەبێ ئی خۆی کەشکە ئەو کارانەکە دەکرێن کۆسپی بازار کەمایسیەکانی پازار ئەوەی پێی دەڵێن مارکت فیلیرز externalities نازانم ئەو گرفتانە وڵات بە وڵات جیاواز بۆیە دەبێت کەشفیکەی لە جاتی نرخ چ بکرێ کاروان باسی کرد بازار ئابووری لەسەر دینامیکی خواست و خستنە ڕوودا کار دەکات ئەوە بازار هەر چەندە ئازادتر و سەربەستتر بێ چاکتر کار دەکات هەر چەندە مەجای بەشداری خەڵکی دیکە تێدا زیاتر بێ ئەفێکتیڤتر بە بەرهەمتر کار دەکات دەتوانێت فیداویستیەکان چارە بکە دەستبردن بۆ نرخ ینی تێکدانی ئەو بازارە تێکدانی ئەو میکانیزمە ئەوە نەتیجەی خراپی گەشەی کۆمپانیەکان پشتیوانی لە کۆمپانیەکان چالاکردنی کۆمپانیەکان دەستبردن بۆ کاری تازە لە بازاری کوردستاندا ئەو مشکلەی نرخەکەی چارەسەر دەکات هێز و کار و ئابووری پەیوەندیان چییە؟ جناب وانی؟ ئەگەر لە ئابووریدا هێزی کار نەبێ ئابووری دەبێت؟ ئەگەر لە هێزی کاردا ئەوەیە؟ پرسیارەکەمەوە بۆ هەستەکەم شکارێتێک هەیە لە بینی ماکرۆ ئیکۆنۆمی و میکرۆ ئیکۆنۆمی لە باسکردن چکە هێزی کار بەشێکە لە میکرۆ بۆ؟ وانە؟ بۆ؟ پۆلیتیکەڵ ئیکۆنۆمی ئەساسی کە مەسەن تیۆری ئیکۆنۆمی تحلیلی با بڵێن ئەو بازار ئازادە دەکات یا بازار ئازاد وانە بۆ بڵێن مەسەڵەن یعنی ئێمە کار لەلای مارکسیەت لەلای لیبرالیەت جیاوازە فەلسەفە و مەفهوم و بازار ڕاماشیە لەسەرەوە ئەمە لێرە لە قسەکانی بەڕێز هەرچەند درەنگ هاتبووتە من ئەوە لامە بوو کۆنفیوز بوو بە تحقیق بەس پرسیارەکە پرسیارەکەم چی بوو ئەخە بۆ تەوزە شۆدیارە دیکە هێزی کار تۆ دیت هێزی کارمان زۆرە وانە ئشکالیەتە هێزی کارمان زۆر خواستە سەری کەمە من پێتم هۆی یەکەم ئشکالێت دەبینم ئێمە ڕاستە دەڵێ هێزی کارمان زۆرە مەسەلەن بەڵام من نابینم کەسێک لەو خەڵکانە ئیش دەکەن یعنی ئێمە هێزی کاری بیانی لەناو حاڵی بوو حاڵی ئەمە یەک دووهەم کە باسی ئێمە با بڵێن گەشە پێدانی هێزی کار دەکەین من دەبێت باس لە ئشکالیەتی یعنی پۆلیتیکەل ئیکۆنۆمی بکەین چکە ئەوە ئەساس ئەوە چەترە ئەساسیەکەیەکە ئەم ئشکالاتانی لێ دەکەوێتەوە لە بازاری نیشتیمانیمان نییە کوردستانی هەیە شناسی بازارمان نییە بەنسبەتی هێزی کار پەیوەندی لەگەڵ ئابووری ماکرۆ میکرۆ ئەوەی کە کاک ئازادش فەرمووی ئەدی هێزی کار لەکوێیە ئەوە نیە ئەجنەبیەکان دێن لێرە کار دەکەن زۆر گرنگە ینی بە جوورێک لە جووران ئەو پێریۆدی گواستنەوە خێرایە ئەو نێ لە 2003 هەتا 2011 و 2013 ئەمە لە پرۆسی گواستنەوەداین هیچ شتێک تێگیر نەبووە ئەوە پێناسی ئابووری کوردستانە وڵاتێک ناوچەیەک ریجن هەر ناویشی لەسەر دابنێوەنێ لە حاڵی گواستنەوەدایە هیچ شتێک جێی خۆی نەگرتووە لەباری ئەنستیتوشناڵ و یاساییرا
گاگۆڵەمان کردووە هندێکمان کردووە هندێکمان نەکردووە کۆمپانیاکان گاگۆڵە دەکەین مەکتاب گاگۆڵە دەکەین ئەوی دیکە گاگۆڵە ئەمە لە دەستپێکدا ئەمە لە ناو پرۆسێکدا دەڕۆین لە ناو پرۆسێکدا دەڕۆین سیستمێکمان جێگیر نەکردووە پاسان ئەوەی ئابووری سەربەخۆ ئەو ئابووری سەربەخۆ چی کرد ئابووری سەربەخۆ دەستی کرد بە هەناردەکردی نەوت وانە نەوت بەرەکەتێکی زۆر مهمە نەوت فارەیەکی زۆرە ئەوەی کە ڤەزی ئابووری کوردستان تێکچووە خەتای نەفت نییە خەتای ئەوەیە کە کۆمپانیامان نییە کارتی تایبەتمان نییە خەڵکتان نامەزرێنن کاری تازە نییە خەتاکە لەوێدایە خەتاکە لەوێدا نییە کە نەفت هەیە نەفت زۆرش باشە ئەگەر ئابووری کوردستان کاری کرد بە ئەگەر خوێندکار دوێنێ لە تاکسیدا بووم ئەوە دەرسی ئیکۆنۆمی ئەوەیە ها شۆفێری تاکسێکە کوڕێکی گەنج دەڵام هەتا چەندت خوێندووە دەڵا هەتا هاش پاشم وازم بهێنە کوتم بۆ دیما مستەپارە ناکە کومەلۆت دەڵ پارە ناکە ئەگەر خوێندم پارەی نەکرد ئەوەی بێت باشە ئەو دەمێت تووشی بانەک دەبێت تووشی قەیرانی ئابووری دەبێت ئەو خەڵکەکە ئێستا یەکێکی کورد کە 15 ساڵە فێرت کردووە کە کاکە لە حکوومەت دامەزران هەیە وەرە لێرەدانیشە بخۆ وانە ئێستا بێ کێ دەتوان کامە گەنج ئەوڕۆ بۆ 500 دلار کار دەکەل دادەمەزری وانە بۆ دێتە ماڵی جەنابەت ماڵەکەت بۆ خاوێن دەکا ئەگەر 500 بدەی بەس 500 نادە ئەگەر 500 بدەی چۆن دەژی کەسێ لێرە بتوانێت بژی ئەوەی کە دەڵام هێزی کارش گران بووە وانە ئەو سەقەتی ئابووریەکە وای کردووە کە هێزی کارش گران بووە بۆ یەکە برە کار ناکە بۆ یە گەنج کار ناکە ئەوە گرفتی گەورەی ئێمەیە لە ئابووری کوردستاندا ئابووری کوردستان بە هێزی کارەکەیە یەکەتی ئوروپا UN بانکی جیهانی IMF هەموویە پرسی 50% دانیشتوانی ئەو وڵاتانی ئێمە گەنجن پرسی هەلی کاربۆوان چارەنووساسترین پرسە لە ئێستا و هەتا 50 ساڵ دیکە لە کۆمەلگای ئێمەدا ئابووری و چالاکی ئابووری لە دەوری چارەنووسی واندا دیاری دەبێت ئەوێ شکل دەگرێت فۆرم دەگرێت کە دەبێت چی بکرێت و چی نەکرێت کەرتی تایبەت لە ڕووی مێژوویرە ئەو کەرتەیە کە دەتوانێت ئەو بارەی بەسەر شانی خۆی دابگرێت ئەو کەرتی تایبەتی دەبێت پەروەردە بکرێت چۆن لە کوریای باشووردا پەروەردەکرا چۆن ژێنرال پارک بە زۆری فینانس و ئەزۆڵاتی فینانس و ئەسکەری خۆی توانی بیان هێنتە سەر ئەوە کە چۆن کار بکەن بۆیە کارتی تایبەت مێژووییان بەرپرسە لە دابینکردنی هەلی کار حکوومەت مێژووییان بەرپرسە لە گەشەی کارتی تایبەت لە بەرەیخستنی کارتی تایبەتدا ئەوە نابێت کە کۆمپانیایەک لە ژیرفانی سیاسیدا بیان سیاسیەک لە ژیرفانی سەرمایەدارێکدا بێت ببدە کارتی تایبەت ئەوە نابێتە کارتی تایبەت پاسان ڕێکەبەراتی ئێمە و بەغدا ئەوەی ئەرزم کردی کە لە پەیوەندی لەگەڵ کۆکردنەوەی سەرمایەدا باسم نەکرد پاسان کوردستانم بە مجەردی نەمبەستەوە بەو گرفتی دارایی جیهانی ئەوانە کوردستان ئەکتۆرێکی یەکجار زۆر لاوازە لە ئاستی نێونەتەوەییدا کوردستان ئەوەیە بوونێکی تازەیە پاسان گرفتی ئابووری ئێرە پەیوەندیەکی یەکجار زۆر کەمی هەیە دەگەڵ باردۆخی قەیرانی دارایی لە دنیادا مەگەر لە نرخی نەفتا بێ ئەوە قەیران داراییەکەیە بڵام قەیرانی ئابووریەکەنە جا هیوادارم ئەو دوشتە لە یەکجیاکەینەوە قەیرانی ئابووری ئەوەی پێی دەڵان ساختاری ئەوەی پێی دەڵان ستراکچر وانێ کەمایسی پێکهاتەیی ئەوە دەردەکە
قەیرانی دارایی دەردەچی دیکەیە قەیران دارایی زادە و لێکەوتی ئەو قەیرانەیە ئەگەر ئەوەت هەبێ پاسان جیۆپۆلیتیکیان ئابووریان مۆدێرنیتە ئەوەی کارزم کردی دەبێ ئابووریەکە کار بکە ئەگەر ئابووری کاری کرد باری دارایی تەواو دەبێت کە باری دارایی تەواو بوو پارە دەبێت بۆ پێشمەرگە و بۆ ئەرتشێکی ڕێکوپێک کە ئەرتشی ڕێکوپێکت هەبوو دەتوانیت دیپلۆماسیکی بەهێزت هەبێ قسەت قورتتر بێ و گەرمتر بێ ئەوانە هەموویان گرێدراوی یەکتر وای پارێکانە بوو سەرۆکوارزانی کوتی ئەمە لە ناوچەیەکدا دەژین کە ئەگەر بەهێز نەبین دەمانخۆن ئەو قسەی ناب لە بیرمان بچە بۆ ئەوە کە بەهێز بین دەبێت ئابووری خۆمان بەهێزکەین کۆمپانیەکانمان بەڕێخین حکوومەت سەرکردایەتی ئەو پرۆسەیە بکە کە ئابووری وەرێکەوت باری داراییشمان دروست دەبێت کە باری داراییمان دروست بوو پێشمەرگەمان بەهێز دەبێت کە پێشمەرگەمان بەهێز بوو دیپلۆماسی و سیاستمان بەهێز دەبێت زۆر سپاستان دەکەم وەڵام لێ بۆ ئەو بەس زۆر زەڵێ شوێن بە نمونە دێنینەوە کە ئەڵێ فلان شوێن وا سەرکەوتوو ئەمانە بەسەر بۆ نمونە دکتۆری باسی کرد کۆریا و کۆریای جنوبی تایوان و ئەمن ئەڵمانیا ئەمانە هەمووی بەڕاستی ئەمریکا کردی بۆ ئەوەی نمونەیەک لەم دنیای شەمدا لە بەرامبەر کۆریای شیمالی و لە بەرامبەر ئەو کەمپەی کە هەبوو لەوێشەوە بە ئیبتیدای سین و ئەوانە داعمی کۆریای جنوبی کرد کە لە هەموو ڕێکەوە داعمی کرد دوو لە ئەڵمانیا پاش هەڵی عالەمی دووەم خۆتەی مارشالی جێبەجێ کرد بۆ ئەوەی نمونەیەک پیشان لە بەرامبەر ئیتحادی سۆڤێتی پیشانی ئەوروپای غەربی بداجی بە ئەو کاتە لە ئەوروپای غەربیدا خەڵکێکی گەنجان زۆریان بۆ کرێکاران ئەو کاتە هەموو وەکو ئێستا نەبوو کە سفەتی کرێکاری مایع بێ لە وەکو لە ئەوروپادا ئێستا هەیە هەموو کە متەئەسیر بوون بە مارکسیزم بە سۆڤیەت یان بەسیم بینیمان لە 68 فەرتەوەیەکیان نایەوە لە ئاسیا و ئەوروپادا لە بن تەئسیری سەورەی سەقافی ماوە و شتەکانی تێت تایوانی بە هەماش کرد نمونەی بووە بە ئەبێ ئەمریکا لە پشتی بێ داعمی بکە لە بەرامبەر سین وەلایەزار ئەو حاڵەتە موجودە من ئەو قسەی بۆیە ئەەکەم بەڕاستی ئەمە لە یەک خەڵەتێک گەیشتی ئێوە بە هەندێک قسەی دیپلۆماسیانەوە هەندێک داعمی مادی زۆر بچووک و نادینی یەکدوو ڕێکخراوی سەر بە حەزبی جمهوری و حەزبی دیموکرات کە دەهاتن لێرە بە حساب قائد دروست دەکەن بەڕاستی دز و فەسادیان فاسدیان دروستکردن لەباتی ئەوەی دروستکەن ئێمە پێمان وا بوو کە ئەم بۆ خۆمێکێک بووانە پێمان وا بوو کە ئەمە ئەمریکا ئەوێ لە مۆنتیقەیە نموزەجێک دروستکە ئەویش کوردستانە کەوا نەبوو لەبەرەوە مقابلەی خۆمان قەت نەکەین بڵێن لە کۆریا وا کرا لە تایوان وا کراوە ئێمەش ئەتوانی وا بکەین نە پیاوەتی سەداسەدی کۆریەکانە نە پیاوەتی سەداسەدی تایوانیەکانە نە پیاوەتی سەداسەدی ئەڵمانەکانی لە دوای حەرب عالەمی دووەم وڵاتی وەکو ئەمریکاوە لەگەڵ جیهاوپەیمانەکانی ویستیان نموزەج شەڕی نەمازیز بوو شەڕی نەمازیز بوو لەمابەینی سۆڤێت و لەمابەینی سین لەلایەک وەڵامەکەی نەدەم دڵم دەتۆقێ دەبێ وەڵام ئەتەزانم کاکە جەنابێت باشترین مەکتەب بۆ خوێندکارێک دابین دەکەی باشترین مامۆستاشی بۆ دابین دەکەی باشترین سەرچاوە و کتێبەکانیشی بۆ دەکری ئەگەر دەرسی ڕۆژانەی خۆی نەخێنێ سەر دەکەوێت ئافرین ئیجازە بدە ئەوە هیچ ئەوە نەتیجەکەوە میلەتانی جوان کاکە ئەگەر ئەتوو 10 ساڵ 15 ساڵ 20 ئێرەی ئەمریکا پاڕاستەوە وانە لە دەستپێکرا هەتا ئێستا وانە نابێ نموزەجێک نیشان بدەیت کە خەریکی کاری چاک دەکەی ناتوانی 20 ساڵ 25 ساڵ لەسەر کاش فلۆ بژی پارەی نەقد لە بەغدا ڕادێ لە ئەمریکا ڕادێ لە چۆ ڕادێ ئەری بۆ خۆت دەبێت بەرهەمهێنانت هەبێ باشە دەبێت بەرهەمهێنانت هەبێ
دەرسی گەورەی ئەوەی کە پێی دەڵێن کاکەم فەرمووی پۆلیتیکال ئیکۆنۆمی ئەوەیە کە دەبێت بەرهەمی بینی هەتا بتوانی بخۆی بەرهەمێنی ناتوانانی بخۆی با ختمی کەم کۆتایی نایەوە زۆر لە خوارێ لە مناقەشە بەردەوامی زۆر سوپاسان دەکەین کاک حوسێن زۆر سوپاس بۆ دراسە باشە هەمومان سەرنجڕاکشاین کە بە جددیتر تەماشای وەزعی ئابووری کوردستان بکەین ئێوە زۆر بەخێر زۆر سوپاس سەرروو